بەڕێوەبەرایەتی سندوقی پشتیوانی پرۆژە بچووکەکانی لاوانی سەر بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەکاری دەکات بۆ دەستپێکردنەوەی پێدانی قەرزی بچووک بە لاوان. پرۆژەی پێدانی قەرزی بچووک لە ساڵی 2011ەوە دەستی پێکرد و بەهۆی قەیرانی داراییەوە تا ساڵی 2016 بەردەوام بوو. بەڕێوەبەری سندوقی پشتیوانی پرۆژە بچووکەکانی لاوانیش ڕای دەگەیەنێت پاڵپشت بەو پلانەی بەدەستمانەوەیە دەستپێکردنەوەی پرۆژەکە هیچ بارگرانیەک بۆ سەرشانی حکوومەت دروست ناکات. ئەو پارێکی ئێمە تەمویلمان کردی 76 میلیارد دینار تەمویل کراوە 76 میلیارد و 600 میلیۆن تاوەکوستە درا بە گەنجان. لەو بڕ پارێکی ئێمە دامانە زیاتر لە 42 میلیاری گەڕاوەتەوە ناسندوقەکانی بەڕێوەبەرایەتیەکەمان و ئەو بڕە پارەی میسان کە ئێستا گەڕاوەتەوە و لەگەر ئەو ڕەسیدێکی ئێستا لە بانکەیە بۆ ئێمە بتوانین لە داهاتوو دەست پێ بکەینەوە. وەکو گوتم لە ئەو تەخمینێکی ئێمە کردمانە ملیارێک و 100 میلیۆن بۆ هەر مانگێک دەگەڕێتەوە ناسندوقەکانی داهاتمان. ئەو پاڵپشتێکی ئێمە هەمانە ئەو ملیارێک و 100 میلیۆن لەبەرەوە ئێمە هیچ پارێکی نەختینەیەک هیچ پارێکی زیاد لە حکوومەت داوا ناکەین بۆی تەمویلمان بکاتن تەنها لە بڕ پارێکە بۆمان دەگەڕێتەوە بەردەوام بین لە پرۆژەکانمان کەواتە هیچ بارگرانێک لەسەر حکوومەت و لە ئەستۆ حکوومەت دروست ناکاتن. بۆیە گەشتبینی لە کەمترین ماوەدا ئێمە بتوانین دەست بە پێدانی قەرز بکەینەوە. لە پارێزگای سلێمانیش زیاتر لە 2000 کەس لە پێدانی قەرزی بچووک سوودمەند بوونە. بەڕێوەبەری نووسینگەی سلێمانی سندوقی پاڵپشتیکردنی پرۆژە بچووکەکانی لاوانیش ڕای دەگەیەنێت لە ئامادەکاریدان بۆ دەستپێکردنەوەی قەرزی بچووک بە لاوان. ئێمە لە سلێمانی نزیکی 2200 کەس بەشداری کردووە لەم پرۆژەی ئێمە و سوودمەند بوون و بڕێکی کەمیشیانیانی لاوانەیە بڵێن لە یەک لەسەر سێ پارەکان گەڕاوەتەوانێ و پرۆژەکانیان تاو کردووە پرۆژەکانیان سەرکەوتوو بوون و بەنسبەت ئەو نسبەی پارەیە کە دەرخان کراوە بۆ هەر سێ پارێزگاکە بەپێی ژمارەی دانیشتوان و لەسەر ئاستی ئەوە بووە و هەر کەسە و حسەی خۆی وەرگرتووە و یامانە بە هاوڵاتیان بەپێی ئەو توانایی کە خۆیان هەوەیان بۆ بەڕێوەبردننی پرۆژەکانیان. لە پرۆژەی قەرزی بچووک 8136 کەس سوودمەند بوون و بەهۆیەوە زیاتر لە 20,000 کەس هەلی کاری دەستکەوت. بۆ دەستپێکردنەوەی قەرزەکە چەند مەرجێک بەسەر سوودمەندبووان دەسەپێنرێت. لەوانەش تەمەنی کەسەکە دەبێت 16 بۆ 35 ساڵ و فەرمانبەر نەبێت. دەریا کامەران، گەلی کوردستان، سلێمانی.